ئێوارە باش لە ستۆدیۆ ئەوروپای ڕووداوە لەگەڵ هاوکارانم دیاسپۆران هەفتەیەتان پێشکەش دەکەین دیاسپۆرایەکی تایبەت ئەمڕۆ ئێوارە هەینی لێرە شووی هەفتە دەست پێ دەکات لە ئەوروپا لە زۆربەی وڵاتانی ئەوروپا هاوڵاتیان پشوو دەدەن دوای هەفتەیەکی کاری بەڵام لە فەڕەنسا لە پەنای پشوداندا دەنگ دەدرێت دەنگ لەسەرەوەی کە بۆ 5 ساڵی داهاتوو کێ دەبێتە سەرۆکی فەڕەنسا یان دەبێتەوە سەرۆکی فەڕەنسا چونکە وەک دەزانین ئێمانوێل ماکرۆن سەرۆکی ئێستا بەربژێرە هەروەها ماری لۆپێن ڕکابەریەتی بۆ ئەوەی کە لە 5 ساڵی داهاتوودا ببێتە سەرۆکی فەڕەنسا ئەم هەڵبژاردنە کاریگەری لەسەر ئەوروپا دەبێت لەسەر کوردی دانیشتوی ئەوروپا دیاسپۆرا نشین چونکە قسەکە لەسەرەوەیە کە ئەوروپایەکی بەهێز لە 5 ساڵی داهاتوودا کار بۆ دروستکردنی دەکرێت یان فەڕەنسا وردە لەو ئەوروپا بەهێزە لەو خەونە بەهێزەی ئەوروپا وەک دووەمین وڵاتی بەهێز و گەورەی ئەوروپا وردە پاشەکشە دەکات هەروەها بۆ کوردستانیش یەکێک لە دۆستە هەرە باشەکانی کوردستان فەڕەنسایە ڕوون دەبێتەوە کە لە 5 ساڵی داهاتوودا پێویستە جارێکی دیکە هەوڵ بدرێت بۆی ئەگەر بربژێرێکی غەیری ماکرۆن یان ڕوونتر بڵێن لۆپێن دەرچوو دەبێت هەوڵ بدرێت دۆستایەتی لەگەڵ دروست بکرێتەوە یان ئەو دۆستایەتی گەرم و گوڕی کە ئێستا هەیە بەردەوام دەبێت ئەوەی کە هەڵبژارنەکە لەسەر چییە هەڵبژارنەکە چۆن دەبێت کێ تێیدا نیگەرانە هەروەها بۆ کورد بۆ کوردستان مانای هەڵبژارنەکە چی دەبێت و دیاسپۆرای ئەم شەو چی تێدا دەبێت راپۆرتێکمان ئامادەکردەوە پێکەوە دەبینێت. فەڕەنسا سەرۆکێکی نوێی دەوێ یان ماکرۆن دەمێنێتەوە. ئەمە پرسیارەکەیە بۆ فەڕەنسیەکان و ئەوروپیەکان. بۆ ئێمە ئەوە پرسیارە کە ئەگەر لۆپێن بیباتەوە فەڕەنسا دۆستی کورد دەمێنێ یان نا؟ سایکسی بەریتانی و پیکۆی فەڕەنسی کوردستانیان بە 4 دەوڵەتی دیکەوە لکاند. بەڵام لە 40 ساڵی ڕابردوودا هەموو دەرگاکانی دنیاش لە کورد داخرابن پەنجەرەکەی پاریس بەکراوەی ماوەتەوە. هاتووینەتە پاریسێک کە جیاوازە لەوەی 10 ساڵ لەمەوە پێش بۆی هاتبووین. تەنانەت هەڵبژارنەکانی سەرۆکایەتیش جیاوازن. لەم هەڵبژارنەدا وا دەردەکەوێت کە تەنیا دوو بەرە هەن بەرەیەکی ماکرۆنی و بەرەیەکی لۆپینی کە شەڕ لەسەرەوە دەکەن کێ بچێتە کۆشکی ئێلیزەی بۆ 5 ساڵی داهاتوو. بەڵام ڕاستەکەیەوەیە لێرە ئێستا 4 بەرە هەیە بەرەی ماکرۆنی لیبرال بەرەی لۆپێنی ناسیۆنالیست بەرەیەکی چەپ کە بربژێرەکەیان دەرنەچوو لە هەڵبژارنەکاندا هەروە بەرەیە کە دەنگ نادا بەرەی دەنگ نەدەر ئەگەر بەشداری نەکات لە هەڵبژارنەکاندا بۆ لۆپێن باشە بەڵام ئەگەر بەرەی چەپ خۆی یەکلایی نەکاتەوە بۆ ماکرۆن شانسی دەرچوونی ماکرۆن لاوااستر دەبێت لەوەی کە چاوەڕوان دەکرێت شانسی ماکرۆن لاوااستر دەبێت بەڵام هێشتاش ڕاپرسیەکان دەڵێن دەردەچێت. لە کاژێرەکانی داهاتوودا دەنگدەری فەڕەنسی بڕیار دەدەن کە کام دنیابینیان دەوێت. Un véritable marché unique, c'est-à-dire un marché domestique à taille de géant. فەڕەنسایەکی ئەوروپی ماکرۆنی یان فەڕەنسایەکی کەمتر ئەوروپی لۆپێنی ئەوانەی هیچ یەک لە دنیاکانیان ناوێ ڕێگەی خۆیانیان هەیە بۆ دەنگ هەڵبڕین. بۆ نمونە گەنجان. گەنج لە فەڕەنسا زۆر تووڕەیە لە هەڵبژارنەکانی ئەم جارەدا ئەوە بەڕوونی دەرکەوت چونکەوان دەڵێن سیاسیەکان لە کەمپەینەکانیاندا لەو بڕیاراندا دەیدەن دوای دەرچوونیان لە هەڵبژارنەکاندا هیچ کاتێک بیریان لە ئێمە نەکردوێتەوە ئەوان نازانن بۆ ئێمە گۆڕانکاری ژینگەی گرنگە بۆ ئێمەوە گرنگە کە ئەوانەی لە زانکۆ دەخوێنن هەم بتوانن خوێندنێکی باشیان هەبێ هەم ژیانێکی خۆشیان هەبێ بتوانن پێ بکەنن نەکشە و ڕۆژ خەریکی کارکردن بن
بۆیە مادام باسی ئێمە ناکەن لە کەمپینەکانیاندا مادام خەمی ئێمەیان نییە ئێمەش بەشداری لە هەڵبژارنەکاندا ناکەین. Un musicien qui fait jouer ses mains sur un morceau de bois, de leur amour que je sais. ئەم شەو لە دیاسپۆرا گەنجانی کوردستانی فەڕەنسی قسەتان بۆ دەکەن. وەڵامی ئەو پرسیارە دەدەنەوە کە ئەوان چیان لە سەرکردەکانی فەڕەنسا دەوێت. والله کامپانیا ویا 2017 داجی بحث کلایمت چنج کرد و انوایرمنت بس با هر تشتک نکر. تو باور ناکەی. بس باور ناکەم باریم یعنی هند پینا. یەکێک لەو گەنجانەی کورد کە لە فەڕەنسا گەورە بووە و دەنگ بە لۆپێن دەدات میوانی دیاسپۆرا بوو پێداگیری دەکرد کە دەبێت فەڕەنسا ببێتەوە فەڕەنساکەی جاران. بەگوتەی ئەو دەرچوونەوەی ماکرۆن بۆ فەڕەنسا خراپە. هێشتا قسەکانمان تەواو نەبووبوون پەشیمان بووە و گوتی قسەکانم بڵاو مەکەنەوە. ترسی هەبوو لەوەی بەهۆی پشتیوانی ئاشکرای لە لۆپێنەوە کێشەی بۆ دروست بێت. زۆر کەسی دیکە هەن وەکە و گەنجە پشتیوانی لە لۆپێن دەکەن بەڵام بە ئاشکرا باسی ناکەن. ئەمانە مەترسیە گەورەکەن لەسەر چارەنووسی ماکرۆن لە دەنگدانی ئەم جارەدا. هەر لە دیاسپۆرای ئەم جارەدا لە پاریس لەوە دەکۆڵینەوە کە هەرێمی کوردستان چۆن خۆی بۆ ئەنجامەکانی هەڵبژاردن ئامادە کردووە. نوێنەری حکوومەتی کوردستان دیپلۆماتێکی شارەزایە. ئەو دەڵێت پەرۆشی هەڵبژاردننی ئەم جارەی نییە. بەڵکو نیگەرانی پاش 5 ساڵی دیکەیە. ترسی من لە 5 ساڵی داهاتوودایە ئایندەدایە بۆ ئەوەی ڕاستڕەوە تونڕەوەکان بگەنە سەرۆکایەتی چونکە ئێستا بینیمان 145 خەڵک دەنگ بە ڕاستەوە تونڕەوەکە بدەن کێمە یەکەم زانە لە مێژووی فەڕەنسا ڕوو بدات. تاریخە دەوڵەتە کوردانێ. فەڕەنسیەکان وەک زانای ئەتۆمی خۆیان دەیناسن و شانازی پێوە دەکەن. بۆیەش زۆرتر لە 40 ساڵە هەرچیەک ئەو داوای بکە بۆ پشتیوانی لە کورد بە قسەی دەکەن. ئەم شەو پرۆفیسۆر کەنداڵ نەزان لە دیاسپۆرا باسی ئایندەی دۆستایەتی کورد و فەڕەنسا دەکات. ئەو دۆستایەتی خۆی ڕۆڵی سەرەکی لە دروستکردنیدا گێڕاوە و دیار نییە تاکوێ گەرمەگۆڕ دەمێنێتەوە. ئەوە کەسایەتیە کوردێک خزمەتا کورداکردە دۆکتۆر نورەدین زازا دۆکتۆر ئیسمەت شەریفوان لە جێگان خوێن بیر کامەڵان بەدرخان ئەوە مینۆسکی بوو. ێ باش ڕێوەکری بێ بخێر بچێ. لە فەڕەنسا دیاسپۆرایەکی خوێندەوار هەیە بەڕاستی ئەوەی کە ئێمە گفتوگۆمان لەگەڵ کردن لە ڕۆژانی ڕابردوودا لە پاریس گەنجی خوێندەوار لە زانکۆکان دەخوێنن ئاگیان لە سیاسەتی دەرەوە و نێوخۆی فەڕەنساش بەباشی هەیە وەکو بینیشتان لەم راپۆرتەدا هەندێکیان ئەم شەو قسە دەکەن. دەمانێت بزانین بەتایبەتی لە خولی یەکەمدا گەنج بەشداریەکی زۆر کەمیان کرد لە هەڵبژارنەکاندا وەکو گوێتان لێبوو دەڵێن سیاسەکان باسی ئێمە ناکەن باسی نەوەکانی دیکە دەکەن باسی خەمەکانی ئێمە ناکەن. پێمان گرنگ بوو بزانین لە ڕوانگەی گەنجانی کوردی کاریگەر لە فەڕەنسا ئەوانەی کە ڕۆڵیان هەیە بەتایبەتیش لە پاریس ئەوان پێیان وایە پێویستە سەرۆکی داهاتووی فەڕەنسا چۆن بێ ئەو کێشانە چین کە تاوەکو ئێستا سەرۆکەکانی فەڕەنسا هی گەنجان بایخی کەمیان پێداون. پێکەوە گفتوگۆیەکی پوختەیەکی گفتوگۆیەکمان لەگەڵ ئەو گەنجانە دەبینن.
تشتكي كو بومن بالكيش بو يعني لألمانيا وكي دبيجن هالبشارتنين فرنسا دو شوبينم رايا خورتانا جوانانا ليفر كو هالبشارتنين دا نقلق بجدار بون بومن قلق رنگا بزانم چما خورت بجدار نبون ده هالبشارتنين دا بله از خود بیشم گنج وی وقتی گلک دنگ خونا دنج برکو پولیتیک یعنی گلک نفس یک بویا یعنی اشتیاق لی بویا و تشتت خوشی بجهناینن يعني باي بتر دي تشتكي بيجن كامبانيا خدا و مرفبيت نف وان بين صلاة يعني بلكي بس ده صدي تشتي كار بينن وبجه بينن يعني ده صدي بجي إنانا جوان ناخوازن بجدار بن تشتكي وكي بيناك بيجن يعني سروق ماكرون هبو كوسوز دابو بجينا هنا تنيد ده جسدي بجينا بو جوانا مثلا جبو شوماجي جا يعني كو او خلقت نشول كان عن كان شول كان شول بخونا بينن قلت دي كم كاتن يعني بوان بين صلاة نكاري كم كاتن او جي او كريس هاد بو يعني او جي زحمت بو بس با مثلا او شي كم تشتكي يكون نكاري كم كاتن او يك جوان تشتكي بله توجي يعني وصاد فكرك وقالك صوص دانو نكرن آره طبعی وقتی تگوتی یعنی پروگرامی گذاشتن تا خار برای بجارتنی ورق اکثر دشنن دبست که و 5 سالا وی بکم اول تانی مارکتینگه یعنی ببره لتجد دارون تشتک و 5 سالا ده نینه یعنی تشتک چه نکن و جبر في مشكلة برزقريك وبو چند سال يعني نبو 5 سال بو 10 أو 5 سال ورقية وبواري سياسي سياسي صار نتني فرنسا ولی نکام صار فرنسا لكن بواري يعني ايدي داره وخاصة خورتان تبجداري كرده هالبجارتنا ده تدنگ ده آره من دا لأنه من جي از مجبور ما از دنگ بدم بس يعني از قناعت نبوم بيك كانديدات يعني موجود از هرم از هاو بكم از دنگي خو بدم جبو از دنگي ياس بينادم يا از كوك نارم اختباط نكم از شوم لأنه از جوانا كي فرنسا بوما وموجود جبو ملاتي كرد از هرم جي دنگي خو بشينم بو ملاتي كرد او كسي كو دنگي خو ندان يعني توان فهم دكي چما وان دنگ ندا اسفهم دكم بيجي حقي وانا اري من جي موجود از جارك موجود از هرم جارك موجود از نارم يعني من بر يعني موجود از هرم از نارم از بدلدلي بوم باش موجود جارك از هرم بس از بر فهم دكم خلق خيرانات شو لانه يكي هاورد مجي قوتن يعني جي ماركتينغا خلق جي كانديدات دبي امي هاف تشيكن و بعد ما بين سالان تشتنو اري بعد بين شرحتي ما مدبينن ام جام بيلان تشيكن تشتكتشنا بيا لتا چما قلت ویجاره از دنگ دادم تا یعنی تا امیده که وکی دویجن هیویه کی ته کت دویجی تشتک ته گوارتن ام جي هیوی دکن تشتکی بگاورا و ام جي هیوی دکن یعنی جمارة يعني تشتكي باشتر با چه تشتک گرک باشتر ببا بو خورتان بو جوانان لفرنسا برتش از بجم مثلا نها یکم تشتك مهم أواج بو جو مثلا جو تشتك مهمة كامبانيا سر باغفن كشوا environment بلياج بركو يعني مربيتن جو بيتشكي تكشيتن وخرابي دارت كافن ويعني هكا فتشتا بيج بيتن تش بوليتيك نابيتن تش ايكونومي نابيتن تشتا ايكونوميتن يعني افتشتا جرينجا سرو ماكروني دو حفتين يعني دو حفتين ده قلق لو سر مجاري اخفتنا او سوزن كودان يعني رايات غوريه كو تبيجي از دنگي خدام والله كامبانيا ويا 2017 داجي بحث كلايمت تشينج كربو و انفايرمنت بس با هر تشتك نكر يعني تو باور ناكي بس باورنا كان باريام يعني هن بينا هيتن تو بوتيجي وسا يعني تشتهري مهم كلايمت تشينج كو ها پرمومه و چوبی خاصیم یعنی دی سال فرانسا جوی خود در نخوزگرمه در پرزگری که نه بس سالی چون یه کردستانی بوم مدی که پرزگری که آوی در تشم براستیه و نوا 10-20 سالم که چوب بجین يعني تاع كردستان كاريغري ديتن يعني غارتن كشو هوا مدي يعني اوديسا اوروبا در مرو بلكي 40 سال بس الكردستان بچاوي خودي میگفت ده دو 5 سال گهین ورگی به که چو بینی کسکایی آف در که چو وره یعنی
پرزگریک پرن اف كشو هوا تشتكي دن هي بوتا يعني جرينج بت كو مهم بت كو سروك د بين سالن بيد دا بكا اما دبي موجوانا سیاسی در وی ولاتی چما چینکی نکاو اف پرزگریک هیا ای کیا یا کمینا چینکی دولت عالمی گشت که پیاو دبه لی ایدن نکاو مدی شهر دنیا پرن نه تنه شهر دیریک بده بانجا در شهر پاراجی یعنی بلکی نودی سرسدی لجی کردستانی و دوربر کردستانی شهره اگر نه شهر در بانجا شهر پارای در یعنی و نه تنه ویجی یعنی لبنانی چو ونزوئلا گم هرن باشور امریکا او گشت چو اوکراینیا گشت حتی اروپا و این که رابه که این خرابتر به ایش ناتو تشتی ورگی و این همین ترکی دبینن نکاین لکردستانی لی دخه يعني تو تبيجي بو جوان فرنسا سياستا دروجي قالك جرينجا قالك مهمة طبعا بلان بيجن لوبين دبا سروكي فرنسا تشتاق دي قوارتن بو جوانن از دبیجم بلکی حربك عالمي ناب خلق يعني از دبیجم پر زحمت با يعني هاو جيتشت يعني رندا در باس با يعني ماكرون باشترى بو جوان هاو جينا نا رندرا بس اللي نظام يعني هند بيجن خراب هي وخراب تر هي اري هذا ماكروني خراب انا بو وجه خاطر هاي توجي وصاد بيجي مارين لوبين بيت دي هرتش تيكتيت از اود بيجم مش بالكو يعني كامبانيا ويدا وبوليتيكا ويدا يعني جبابات داش مش زودا يعني او ناسيوناليزم تدا او راسيزم بوليسي تدا يعني هكا بيت اثر حكمي دي الشعب رابي تسرخو وتشتك نباش دي قيمتها فرنسا يعني قالك كافيتن بو سياسة درفة وبو كردا بالعام بيجي بله تو شاورمان دي ماكرون بي تو تشد بيجي تشبكا بو كردا جبو كردا اري از خود بيجم يعني يعني قوات بدنا كرداكو مثلا سركبن و برانبري دنياي دا بزانن كو كرد شكريا و تشدكن و يعني حقي وانا دولت هبيتن جبوا وهم تشتكرين ما ماكروني قالك باش نكري تانوكا وبين سالان يعني هاتي كريا مثلا هاتو شويه عربي لي هاتي و علاقه تخد شكرينا بس با مثلا تشتش تقولين مثلا خو جو بايدن جيت قلتي دي حقي كردا دم يعني باش قلت وباشي تشتي وصلنا كر يعني بيجن شو كنت ظن وكنت بيجن دي ملاتي كرد كيش ناخو او جي راسته بوليتيكا لوان دوازده كانديدان كو يعني بريدو حفتيا باش داروين ده هالبجارنا تو تبيجي خوزي كيبا نا سراكي فرنسا نا ماكرون نا لوبين او ديجي همي بيكفا بخودي من كانديداتي ياك هافدنا يعني السياسة من از بي امنات ناكم جمراجي ياك هافدنا و يعني قاب دبنا ساروك هيدنا برنامج وانا جي دقاورا و يعني بتفرقناك جي وكي هفدنا كي دبا ساروك دبا ساروك وساي بوتجي ايش تهنا كو تشكي سار خشكن تشكي نا نو بمدينه ما تشكي سار خشكن تزني تشتكي بغيره بس مرات تدرسها مرات بك شو بغيره كباش تربك خرب تربه لي راستا ايمش جبنا خورت برن ورقي نظم اجش بوتجي ورقي بولي داود الدنا دوزدا مقشتك خون مقو انا نزون دوزدا انا مقو انا نزون انا ياك حازكم انا ياك تخازم افيني بتشك حازكم بس تشتي عجب تخازه افيني بتشك حازكم بس تشتي حازنكم تخازه اوكي هم هندوبنا انا از بندوبنا نزم ام جي هندوبنا راستا خوزي سروكك تشوا لفرنسا هبا سرقة باشا تشوا يعني ودوازده ديتنت وقدنا حميد تشتاقنين خدي از خود بيجم يعني ايك بارتي اك نبيتن مثلا نظنم بلكي شخورة بيجم بس يونيفرسال بارتي مثلا هبيتن ناش دستي راسي ناش يتشابي ناش سنتري يعني ايك بيتن ايك شو نبيتن تشتاكي نو بيت اثر حكمي مثلا جنبه جبوتشينا تشدبيت لفرنسا تشدبيت تشدبيت بلا تشدبيت تانوكا تشينا بويا تشينا بويا استنى راس بيجي بس هكا مارين بيت ناو ايه بجا من تخصص بجن كما مارين لوبن نبن او سروبت
بروغرامي ويني تشتهنا نبر خوشة ودبيم يعني برد خوزة فرقة بك نوف ملات نخوزة مكيبها بدرا يعني سرهل كمان بيك فهم أري بوتا سروكك وكيد بيجن إيديال شوية ايكو وكي ما تقول بانجليزي ايكولوجي ايكو دكايا كي بوشي برزغريكو ومشكله اي دار في ولاتي ايكونومي شي باروك هين تشاتن باين ما دي فوتشان سولو حقيق هموتش نا تشتكي حق خداك خلاص وينغو حق راد با دونوك با يعني تشو و في ايكونومي جي يعني شي بارو غرينغا مهمه بس باوای کی کو سوسیال بیانی آلیکاری ها نتنی زنگین بکه و کی کو مکرون کرد بو 5 سالا یعنی بلا آلیکاری ملت فقیر بکه و ادن ای خورتان طلابان خاندوان ابیم واخر سی ئەمە گەنجان بوون گوتان لێبوو کێشەکانیان بە بەراورد لەگەڵ کێشەی گەنجان لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست کێشەی یەکجار زۆر گەورە نین بەڵام خواستیان هەیە خواستیەوەی کە دەبێت باسی ژینگە بکرێ دەبێت باخی زیاتر بە گوزەرانی قوتابیان بدرێ هەروەها سیاسەکان فێر بن کە پێش هەڵبژاردن کە قسەیان کرد دوای هەڵبژاردن لە بیریان نەچێتەوە ئەمە کێشەی دموکراسی لە هەموو دنیاش گەنجی کورد گەزەنگ و ئاریا و جوانە قسەیان بۆ کردین ئێستا پێم گرنگە بزانین بۆ کوردستان بۆ هەرێمی کوردستان بە تایبەتی ئەم هەڵبژاردنە بۆچی گرنگە ڕاستە فەڕەنسا وڵاتێکە هەمیشە لە بەلانی کەمەوە لە 40 ساڵی ڕابردوودا پشتیوانی لە کورد کردووە دواتر لە قەواری هەرێمی کوردستان کردووە بەڵام پرسیارەکەوەی بەڕاستی ئەمە هەمیشە وا دەمێنێتەوە هەمیشە دەکرێت فەڕەنسا پشتیوانی لە کوردستان بکات و لە ڕوانگەی هەرێمی کوردستانیش چییە لەوێ لەگەڵ دکتۆر علی دۆڵەمەرەی گفتوگۆمان هەبوو پیاسەیەکی نێو پاریسیشمان کرد بێکەوە باسی بۆی ڕوون کردمەوە چونکەەوە بەڕاستی شارزایەکی باشی لەسەر فەڕەنسا هەیە کە گوێی لە دەگری باش لێ تێدەگەی کە لەوێ چی دەگوزەرێ بەڵام دواتر لە نووسنگەی نوێنەرەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە پاریس زۆرتر باسی کوردستانمان کردبێکەوە پوختەیەکی گفتوگۆکەمان دەبینن بێگومان گۆڕانکاری ڕوودات خۆ دەزانانی ئەم شەڕە ئێستا ناوخاکی ئەوروپادایە و فەڕەنساێکی لە وڵاتانێکی دژی ئەم شەڕە بوو زۆر محاولەی کرد هەوڵیدا بە تایبەتی سەرۆک ماکرۆن لەگەڵ سەرۆک پۆتین کە ئەم شەڕە ڕوو نەدات چونکە ئەنجامێکی زۆر نێگەتیڤی بۆ هەموو دنیا هەبوو بەڵام ئەگەر بین بەراورد لەگەڵ هەرێمی کوردستان کەم باوەڕ ناکەم هیچ کاریگەریەکی سەر هەرێمی کورد پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و فەڕەنسا هەبێت بەو حکومەتی باسمان کرد پەیوەندێکی میژووی هەیە لە نێوان هەردوو گەل و هەردوو حکوومەتشدا کە مەر دەگەڕێتەوە بۆ مێژوودا ئێستاش دۆسی هەرێمی کوردستان دۆسێکی زۆر گرنگە لە کۆشی کۆماری فەڕەنسا بۆ حکومەتی کورد توانی ڕۆلێکی زۆر چالاکانە بگەڕێت بە تایبەتی لە شاری تێرۆریستانی داعشدا بۆ حکومەتی فەڕەنسا زۆرترین قوربانیدا وەکو وڵاتێکی دەرەوە وڵاتێکی ئەوروپی دەزانن داعش کۆتایی نهاتووە و تاکە گەلش کە بتمانان پێ هەبێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمڕۆ بۆ فەڕەنسا و ئەوروپیەکان گەلی کووردە کە هەمیشە پاڵپشت بووینە و یەکیش لەوانەیە کە دوو گەل پێکەوە دەبەستێتەوە بیرڕای جیاوازی و ڕێزگەتن لە مافی مرۆ و ئەوانە زۆر گرنگە لە ئەمانەدا بۆیە بڕۆ بکەم ئەم شارە کاریگەری لەسەر هەموو شتێک هەیە بەڵام لەسەر پەیوەندەکانی نێوان هەرێمی کوردستان و فەڕەنسا بەو شێوەیە نابێت کە ئەمە لەگدانەوەیکی کوردستانیانەیە یا لێرە بڵێن لە گفتوگۆکاندا بیستوتەوە و لێ تێگەیشتووی کە ئەوان وا بیر دەکەنەوە بەو حکومێکە باسمان کردووە لەگەڵ هەم ڕاوێژکاری سەرۆک ماکرۆن هەم لەگەڵ وەزارەتی دەرەوە هەم لەگەڵ پەرلەمانتاران هەم لە حزبەکانشدا ینی سەرەتای دەستپێکردنی ئەم هەڵبژاردنە ساڵێک پێشترش ئێمە پەیوەندیمان لە هەموو ئەوە حزبانە هەبوو کە بەشداریان لە هەڵبژاردنان کردووە بە خودی ماغین لۆپێن کەسێکی تون ڕاستە و ئەمش لەگەڵ مافی گەلی کووردا بوو زۆر بە باشی باسی گەلی کورد ئەمە سەر دەستمان پێ کردووە چکە نازانین هەڵبژاردن کێ دەباتەوە دەبی پەیوەندەکان لە سەرەتاوە دەست پێ بکەی بۆیە بە هەموو حزبەکان تاکو ئێستا زۆر بە باشی باسی هەرێمی کوردستانان کردووە بە تایبەتی وەکو هەرێمێکی توانی ڕۆڵێکی زۆر کاریگەر ببینێت لە شاری داعش وەروەها لە پێشوازیکردنی ئاوارەکانە و پەنابەران لە هەرێمی کوردستاندا چونکە هەموو ئەوڕۆ برا مەسیحەکانمان برا یزدیەکانمان و هەروەها کەمەنەتەوەکانی تشکمە بە پێکهاتەکانی عێراق ناوی دەبێن ئێستا لە هەرێمی کوردستان میوانن کە پێکەوەژیانی ئەمە ڕنگدانەوەیەکی زۆری هەبووە لە خودی فەڕەنسادا بوو هەموو حسابەکان بەبێ جیاوازی لە کەمپینەکانی هەڵبژاردندا لە خولی یەکەم کە بەڕێوە چوو لەم خولەشدا باسی سیاسەتی دەرەوە بە زەقی نابینی نابیستی ئەمە وای نەکردووە کە نیگەرانیەک دروست بێ لەوەی کە
ڕەنگە و باەخە نەمێنێت ناچونکە بۆمان زیاتر بارودۆخی ناوخۆ زۆر گرنگە بۆ فەڕەنسایەکان خۆزانانی فەڕەنسا دەنگ بە چێدەن بەو کەسێکی بتوانانی باری گوزارانی خۆیان خۆش بکات و ئەمن و ئاسایشی ئەم وڵاتە دابین بکات بێگومان لە زۆر دەباسی کراوە بەڵام بەو شێوەیە نەبووێت کە بەحقات وەکو ساڵانی ڕابردوودا چونکە ئەمڕۆ خەڵکی فەڕەنسا دەیەوێت ژیانێکی ئابووری باشی هەبیت کە ئەمە خاڵێکی زۆر گرنگە خاڵی دوێم ئەوەش بۆیە تووشی هیچ کێشەیەک و مەترسێک نەبنەوەی کە ڕووی لە شاری داعشەوە بەڵام بێگومان لە پرۆپاگەندەکانی سەرۆک ماکرۆن بە زۆر بە باشی باسیەوەی کردووە کە دەیەوێت فەڕەنسایکی بەهێز ناویەکەتی ئەوروپایکی بەز بۆیە بتوانین پەیوەندێکی نێودەوڵاتی دیپلۆماسی لەگەڵ هەموو وڵاتان بە تایبەتی لە شاری ئۆکرانیا و رووسیا دەرکرد کە فەڕەنسا دەتوانێت ئەمڕۆ لە بگەڕێت بۆیە ماکرۆن باسی ئەوەی کرد ئەگەر هاتە فەڕەنسا بەهێز نەبێت لە چوارچێوەی یەکێتی ئەوروپادا یەکێتی ئەوروپا بەهێز نەبێت ناتوانێت بەرامبەر بازر هێزەکانی دنیا وەکو ئێستا رووسیا و ئەمریکا و چین و ئەوانە هاتنە سەر گۆڕەپانی نێودەوڵاتیەوە بەڵام ئەوانەی تر زیاتر هەوڵە نەدا بە تایبەتی ئەو حیزبە بچووکەکان ئەو کاندیدا بچووکەکان دەیانویست کەمێک دەنگ بێنن بۆ ئەوەی بە خەڵکی فەڕەنسا بڵێن کە ئێمەش هەینە بەڵام لە پرۆگرامی بە تایبەتی سەرۆک ئیمانوئێل ماکرۆن زۆر بە باشی باسی پەیوەندی نێودەوڵەتیەکانی کردووە و توانی ڕۆڵێکی زۆر کاریگەر لە 5 ساڵی داهاتوش بگەڕێت لە بواری نێودەوڵەتیدا ماکرۆن لە 5 ساڵی ڕابردە چی کردووە کە لە سەرۆکەکانی دیکە زیاتر بۆ کورد باقە لە بیر نەکەین دوای ئەو ڕووداوە نەخوازرەکانی 16 ئۆکتۆبەردا کوردستان لە ئابلوقەیەکی زۆر ناخۆشدا بوو وانی هەموو لە هەر چوار لە دەورە درابوو توانی ئەو ئالۆقە سیاسیە دیپلۆماسیە بشکێنێت بۆ حکومە کەمە زۆر گرنگ بوو بە ئێمە لە دوای ئەوەشدا ئێستا ئەگە بین ئێستا هەوڵا دەت سەرۆک ماکرۆن لەگەڵ هەرێمی کوردستان بە تایبەتی کۆنسۆلی گشتی فەڕەنسا لە هەولێر زۆر ئەکتیڤە لە هەموو بوارەکان دەیاوێت لە بواری ئابووری و ڕۆشنبیری و زانستی یارمەتی هەرێمی کوردستان بدات حکومە خۆی سەردانی هەرێمی کوردستانی کرد وەکو سەرۆکی زەرهێزی وڵاتەی دنیا کە زۆر کاتی لە هەرێمی کوردستان شاری هەولێر بردی و زۆر باشەیە کە تەماشای بکەنێت لە هەموو ئەو بەیاننامەی لە وەزارەتی دەرەوەی حکوومەتی فەڕەنسا دەردەچیت هەمیشە شەق لە مافە شەرعەکانی هەرێمی کوردستان دەکاتەوە کە دەبێت حکوومەتێکی بەهێزی هەرێمی کوردستان لە چوارچەوەی عێراقدا هەبێت کە ئەمە یەکەمی جارە لە مێژووی فەڕەنسادا چەندین جار لە کاتی حکوڕانی سەرۆک ماکرۆن بە شێوەیەکی فەرمی ئەمە بکرێت وەروەها لە بیر نەکەن لە کاتی موشکبارانەکانی ئێران بۆ سەر هەرێمی کوردستان لەم دوای لە شاری هەولێرەوە فەڕەنسا زۆر بەتوندی یەکەمین وڵاتی ئەوروپی بوو زۆر بەتوندی ئیدانەی ئەم موشکانەی کرد کەمە زۆر گرنگە بۆ ئێمەدا بۆیە ئەگە تەماشای ڕابردوو بکەین تاکو ئێستا وەکو باسم کرد یەکەم بەردی بەناغی پەیوەندیەکان کە لە ساڵی 2010 لەلایەن جەنابی سەرۆک بارزانی لەگەڵ سارکۆزی دانرا پەیوەندیەکان چۆنە قۆناغێکی زۆر بەهێزترەوە دوای فەڕەنسا و هۆڵاند تا 2000 سەردانی هەرێمی کوردستانی کرد و یارمەتی هەرێمی کوردستانی دا بۆ ئەوەی هەرێمی کوردستان نەکەوێت بە تایبەتی لە شاری داعشدا سەرۆک ماکرۆن کوردستانی لە دۆخێکی زۆرەوە ڕزگاری کرد ئێمە لە کاتی نەماندا بووین بەحقەتەوە لە دوای ئەو ڕووداوەکاندا بە بڕوای منەوە هەر کەس بێت کۆشکی کۆماری لە داهاتوو هەر سەرۆکێک بێت پەیوەندەکان بەهێزتر دەبوو ئێمە ئێستا وەکو حکوومەتی هەرێمی کوردستان خەریکیاوین کە ئەم پەیوەندیانە لە چوارچێوەی سیاست و دیپلۆماسیدا نەمێتەوە بەڵکو خۆپەرە پێ بدات لە بواری ڕۆشنبیری ئەکادمی زانستی ئابووریدا بۆیە لە داهاتووی نیز هەندێک پرۆژەی گرنگ دەبێت لە نێوان فەڕەنسا و هەرێمی کوردستان بەڵێ ناوبڕێک وەردەگرین دواتر وەکو لە سەرەتای بەرنامەشدا باسمان کرد پرۆفیسۆر کەنداڵ نەزان قسە دەکات یەکێکە لە زاناکانی زانە بەنێوبانکان بەڕاستی لە فەڕەنسا زانای ئەتۆمی بەڵام بۆ ئێمە زۆرتر وەکو سەرۆکیانی سیتۆی کورد لە پاریس دەیناسین کەسێکە لە پشت زۆربەی و بڕیارانەوە بووە کە دەوڵەتی فەڕەنسا لە بەرژەوەندی کوردستان داوێتی باسی زۆر شت دەکەین باسیەوەی کە وەکو ئەو باسی دەکات حکوومەتەکان دەوڵەتەکان دوای چەندنەوەیەکە دەخوایان نوێنەکەنەوە چیان بەسەر دێ باسیەوە دەکات کە ئەوەی ئێستا لە فەڕەنسا دەگوزارێ ئەو گۆڕانکاریانەی کە هەن چۆن دروست بوون باسیەوەش دەکات کە بۆچی لە چەند مانگی ڕابردوودا پرۆژە بڕیارێکی گرنگ بۆ بە جینۆساید ناساندنی ئەنفال یا ڕووداوەکانی یا جینۆسایدی کوردستان لە پەرلەمانی فەڕەنسا ڕەت کراوە سەرڕاوەکەنەوە بەبەردەوامی دەڵێن فەڕەنسا هەمیشە لە پشت کورد بووە ئەو باسیەوە دەکات کە لەکوێدا هەڵەکراوە لە کوێشەشتا شانسی گەورە لە پێش کوردستانن بۆی ئامادە بێ بۆ فەڕەنسایەکی نێ وەکو پێش ناوبڕیش باسم کرد پرۆفیسۆر کەنداڵ نەزان باسی ئەومان بۆ دەکات کە لە 40 ساڵی ڕابردوودا بە کورتی مێژوویەکی پەیوەندەکانی کوردستان و فەڕەنسا باز دەکات بۆچی فەڕەنسا هێندە دۆستی کووردە و ئایندە چۆن دەبێت پێم خۆشە ببینن دەما 10 ساڵاندا مامۆستا کەنداڵ نەزان گوارترێن مەزن سیاسەتە فەڕەنسیدا نەخشەیە سیاسیە فەڕەنسیدا چێبوون بەری 10 ساڵان مرۆڤ پرسیار کرد باکی دبە سەرۆک دەگوتن کەسێکی سۆسیالیست ئانژی کۆماری خواست لێ دوان 10 ساڵاندا تشتە بوو تشتێکی وەکی دەبێژن خەونەکی لێ هات چوو چما ئەو گوهرترێن مەزن چێبوون
لیبرال ناسیۆنالیست ئەو قاساتن پێش دنیا گۆڕی جیڤاتە فرانسی گۆڕی ئیجار لێ گۆرێ مرۆڤ و نفشێ نون گۆڕین بیر و باوەریێوان دیتنێوان و پارتیە سیاسیژی وەک شخصان وەک کەسان وەک مرۆڤان دikarin ڕۆژێکی نەمینن بمرن یعنی ئینسان تۆ دیژدای کاخۆ دەبە مەزن دەبە پشتی دەمرێکی دمرە ئیجا هێت سێت ساڵا چاردەدا بەرێ دیرۆکوزانێکی مەزنی عەرەب ناوی ئیبن خەلدونە پێشکەوتنا خویا دیرۆکا جیهانێدا دەبێژە ku devlet daimî nînin dikarin bimirim. Xanedan daimî nînin dikarin bimirim. İja li gora dema wî yani xanedanekî devletekî çar nifş dom dikir. Sê yan çar yani. Ser hep dora sed salekî. Partiya siyasî jan havû salê hatiye. Mesela demek Partiya Komünîsta Fransa hebû salên şêst heftiya da sedî 25 denga digir. Yekem Partiya Fransa ku. Partiya Golîsiya Komarî xwaz hebûn ew. Ew gelek bi nav û deng û gelek nüfuz bûn. Partiya Sosyalîst sala heftewekî bişûnda ew jî nav gel da gelek piştîvanê wan hebû. İja Partiya Komünîst û Partiya Sosyalîst jî berî 100 sal hatine danîn. O heta demekî ku her nifşekî xwe nû dikirin, di gora daxwaziyê wê civatkirê xwe diguncînin. O piştîvanî ji wan re hebû. Di nav 10-15 salê dawîn de ji ber taybetî di dema Fransa Hollanda gelek qewla dabûn, qewlê xwe bicînihanîn. Bêbawerî di nav xelkê de peyda bû. İca di wê dema xeyal şikestîbûn û bêbaweriyê de beşek girîngê sosyalîst çûn digel Macron tiştek din danî. Bo numune Wezîrê Wanî derva yê bergiriyê xatûna Florence Parly û gelek parlamenterê wan sosyalîstek kevnin. Yê komarî xwaz jî di dema Sarkozy da wan jî gelek qewla dabû. Ew jî qewlê xwe bicînihanîn. Îca bawerî sis bû, kêm bû. Jiyan ewa ye, yani jiyan ji valahiyê hez nake. Wextê ku valahiyek hebe hin kes tên wê derê dadigirin. Ji bo vê demê niha Partiya Macron e ku tê da em bêjin milê çep hene sosyalîstek kevinin. Hin kesên berkezî hene, navendî hene û hin kesê ji destê rastê maqûl hene. Ew di nav wê weka koalîsyonekî yani bi hewra kar dikin. O dervayê wan îjar Partiya Marine Le Pen wan ew ji berê da ji ber ku nav xelkê de nerazî bûn heye. İjar ew kesê ku nerazî ne mesela ji ber feqîrî ya gundîtî dibêjin ku nikarin jiyanekî baş bidomînin. Fransa doran 9 milyon gotuna wan hejar hene. Yani kesê hejar li Fransa ew e ku hatiniya wî ji mehê ji heyvê $1000 kêm be dibên hejara. Li gor welatê din ew ne hejarin ji ber ku li vir doktor û nexweşxane hemû belaşin gelek xwendin belaşe. Lê li gor ewa em bêjin li gora fîvanê Fransî wisa tê xuya kirin. İcar ê ku ne ser hukm bin dikarin wadê pir mezin bidin. Ku em werin em ê ewa we sedî sî çil zêde bikin, em ê bahayê neftê kêm bikin, ewa bikin, ewa bikin. Hin kes hene ku bawerî pêtînin. İcar niha alternatîf ew Partiya Le Pen çêbiye. Lê ez bawer dikim ev tişkî demkî ye, piştî demekî ew ê cardin wek gelek welatên Ewropayê din bedêleke alternatîfeke sosyal demokrat û ekolojîst dibêjin, ku jîngehê diparêzin. Tiştek peyda bibe. Heta 9 salê din wek hemû welatên Wek Almanya, wek Almanya, wek Skandinavya, heta wek Portugal û İspanî. Lê dem lazim e çünkü gelek kes dilê wan birîndar e dibe Fransa Hollanda. Bi hin wada hat qewl da û qewlê xwe bicînihanin. Îca dem lazim e ku nav nifşên nû kesê din derkevin. Ol aliyê din jî Partiya Rast êwan mimkün e ku nikarin tiştekî ew çê bikin. Îca êwan şûna wan ew ê Partiya Macron bigire yani. Bizeletir meylevan li ser navenda rastiye.
ew partî belkî beşek ciwan harim bigihîn Le Pen û êdin jî nemînin. Yani wekî dibêjin we got ku dewlet dimirin Belê. Nûsa gotiye hûn dibêjin komara nû ya Fransî hêdî dimire komareka nû ji dayek dibe an jî carek din vedgere. Komar xwe nû dike yani li Fransayê em bêjin komara çare hebû ew ji şerê cîhanê duwem heta 1950 kir. Ana jî ji ev komarek ku hene tenê li Fransan de li gelek welatê de sistema temsîlî di boranekî, di krîzekî Kurda ye. Yani berê gel diçû dengê xwe dida 5 sala carekî û xelas mala xwe rûnişt. Niha nifşînû wa qebûl nakin ew torên medyayê hene û tiştê din hene, torên civakî hene. Dixwazin ku timî beşdariya wana jiyana demokratîk hebe ew hebe. İca ez bawer dikim li wê gorê ew ê ev komara pênceya ku heye jî naçarbîne xwe nû bike. Belkî em herin ber bi komareka şeşa. Bi komareka nû ku têda zêdetir kes dikarbin xudan qise bin dikarbin, beşdar bibin, dikarin jiyana rojane de di hin belediya da dest pê kirine. Hem proje şaredariya Parîsê û ciyê din hene ku beşek ji bütçe ji xelkê dipirsin bi vê pareyhan li ew gereka we filan 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 tiştê dikin û kîjan dixwazin. Ew dengê xwe didin û wisa dişire. Mamosta Kendal Nezan dema ku mirov li ser Fransa difikire di salên heftiyan de, heştiyan de, notan de, 2000 tane jî tiştek nemîne dibêjin Mamosta Kendal Nezan heye peyvendiyên wî yên baş hene digel serokên Fransayê, berpirsyarên Fransayê. Ew guhartinên ku me niha behs kirin karîgerî hebûne ku ew peywendî jî bihêne guhartin. Wekî dibêjin nîgeraniyek hebûye li cem te ku tu bêjî bo Kurda bi wê wan wekî dibêjin nûkariyên ku di nav komarê de çê dibin bo Kurda baş nabin. Ême bawer bikin ji salê heftiyan de awilî li gel rewşenbîrê min nabû deng wek Jean-Paul Sartre û Simone de Beauvoir û wan me komara Fransa Kurdistan danî bû. Wê demê ziyadetir bo yarmetiyê Kurdistanî başûr bû sala 74 wextê şer dest pê kir. Îjar hin kitêb û tuş belav kirin bername radyo urda konsert û bu raya giştî agahdar bibe. Di siyaseta wê demê de di dema xwe de General de Gaulle ji ber ku Kurdên Sûriye û Lübnan di dema şerê cîhanî de piştîvaniya Fransa azad ya De Gaulle wan kiribû. De Gaulle yani dilxwazê Kurda bû. O di dema De Gaulle da tûcar Fransa çek nefrot Iraqê. Tu berpirsekî Iraqî jî wek mêvan nehat xesraelîzê. Ja piştî çûyîna De Gaulle êdin dest bazirganî kirin yani ew dema Jiskar destan û yêdin. Li wê demê de jî nav raya giştî de hêdî sempatî bo Kurda çêdibû. Îca dema bêguman yani ji bo me ku gelek ew bû baştirîn bû, xurt bû. Dema Serok Mitterrand bû ji ber ku Serok Mitterrand cara yekem sala 76 wextê berpirsê partiya wî bûn min dinasî me partiya wan da gelek semînar û tişta bû. Kesê bûbûn wezîr gelek ji wan me dinasî mala Mitterrand derî bu doza Kurdî tiştê ji destê we hat çil Fransa çil welatê dengê Kurda gihan cîhanê. Gorbaçov heta Bush yani wextê ku basa madan Mitterrand kirin ha digo ew ku doza Kurdî diparêze yani. Îcar ew dem ji bo me fırsatek baş bû. Lê tevgera Kurdî wê şaxê di rewşekî gelek dijwar da bû. Yani şerê Saddam dijî Kurda şerê Ayetullah dijî Kurdê rohlat û li Tirkiye kudeta askerî hebû bidê hezaran kesê me zîndana bû. Lê li gora wê demê gelek tişt hatin kirin ku yek ji wan girîngtir e ku bi pêşniyara Fransa pêkanîna ew navçeya azad ya aram ji bo Kurdistan. Lê piştî wî jî yani demek dema em bêjin Jacques Chirac da dîsa xwe nêzîkî xwastin xwe nêzîkî Bexdayê wan bikin. Lê xweşbextane ew tenê 2 sal kişand çünkü sala 97 cardin di hilbijartina da sosyalîst piraniya denga wergirtin hikûmet li destê wan bû. O serek wezîrê wan Lionel Jospin ew kesekî gelek dostê Kurda û dostê min ê şexsî ji 76 bişûnda.
ئەو هەموو پشتیوانیان ممکن دکرد بوو کوردا وەختێکی وان هەیەتێکی وان باتە بۆ نمونە کاکنێکیوان هات وی قبولکردن کەسێدن پشتیوانی دانێ دەما سارکۆزیش بەرن سەدەما ئەوژی دۆسێ کووردا پشتیوانیە کووردا و هەر خاچی دەستی ڕاستە هات جاب تایبەتی وەزیرێویە کارێ دەربا بەرنا کوشنەر بوو کوشنەر جارا پێشین ساڵە هەفتێ و چارە هات کوردستان یانە دوێ دەمێدا یەک جوان وەفت و هەیەتێک و هەر دەستپێکێدا مێژ بۆ کوردستانی شاندنار بەرنا کوشنەر بوو یان ژوێ دەمێدا دۆسێ کووردا بوو یانێ ئەو دەمژش بۆ کووردا بوو دەما فرانسا هۆڵاند گەلێک باشوور بۆ کووردا جبەر فرانسا هۆڵاند یعنی وەختێ دەست سیاسەتێ کرد ئەو بەرپرسە یەک ji کۆمەلای مادام میتەران بوو مادام میتەران هەر ڕۆژ وانە دووەێ هەفتێش بۆ کورداوە چ کرد ئیجا ئەو مێشکێ وان داما بوو مێش بۆ کووردا چ کرد یعنی ئەو هەموو کەسێ سۆسیالیست وسا پەروەردە بوو gelek dulxwazê Kurda heye pêşmavek me yekudin dît dîsa min got ez meha dozda da çûbûm Kurdistanê min got Kak Mesûd pirsa kir got bîra me da kom pêkeve çûne Musulê got erê û çûna me Musulê gelek mühim bû ew bû û yani dilxwazê Kurda bû îja Prezîdan Macron genc e yani doza Kurdî berê baş nizam bû di medyada bihîstî bû evê din da bihîstî bû lê taybetî wek şexsekî nizam bû lê kesê der û dora wî ew janîv li dixiyan ew wezîra bergiriyê jî ewa sosyalîstê kevnin û ji berê da sempatiya wan hebû îja Prezîdan Macron cara pêşîn yani belkî hev û çend hefte piştî bijdatina wî çûn qesra Elîzê bû dur û dirêj îjar behsa Kurda kirin ew kirin gelek dilgermî nîşan da û ew kir yanî got ev dozahan dozekî ew kir maqûl e pîroz e dibên piştîvanî bikin ew dostê Kurda ye û nîşan da yani dosyatiye qise nîne bi pratikê da jî nîşan da dostê hemû Kurda ye dostê Kurdistanê başûr e dostê Kurdên Rojava ye û li Tirkiye jî yani ew gelek tişta rexne li Erdoğan girt û ew kir û ew dostê Kurda bimîne jar yek jî sedemê wî jî ew e ku raya giştiya Fransa takriben belkî sedî not û pênc belkî not û heştê wî piştîvanî doza Kurda hêjî dike yani hêjî dike sedem çiye mamosta kendal ku piştevanî dikin yani di dema xuda ku di medyada di civîna da di ewa da gelek hatiye bas kirin û di wê navçê da Kurd ji hemû gelên cîran û diravsê maqûltir xuyanin ne ku milletekî pir pêşketîne lê îja cîranê me li aliyek ew şîayê ku ew in yani taasuba dînî navan da heye aliyê din Îrana Xumeyni û filan bêvan e aliyê din rejima Esed e Erdoğan bixwe jî nedemokrat e îja navbera hemiya da Kurd yani bêtirîn demokrat xuyanin maqûl xuyanin em bêjin kêmasiyên evên hindikahiyên dîniyên wek Mesîhiya û yedin diparêzin mafê jin û mêr nav Kurda da baştir e em hê negîştine yeksaniyê lê baştir e nava Kurda li gora welatê din ew dikin îcar ev yek sedemê wan e sedemê duwem çünkü ew dosyayatî li ser bingehê bawerî û dîtina dunyayê ne tenê tiştê hestî û carekî pêm xweş e û tamam ewan niye îja ya dunya ew dewra Kurda di şerê dijê Daişê da çil başûr çil Rojava ew dengê Kurda hemû dunyayê belav kir yani heta li nav Çînê Japan car carna dişim gereka Çîniya hin kesa ew dikin baxtê dibêjin ku o dibê xêratê dibê jinê Kurd çi qehreman dijî terorîsta dikin çünkü televizyonê da wan dîtine ew dikin îja ew sempatî heye yani yek ji pîveka wî ew e wextê ku Türkiye êrişê bir ser Rojava di ser pêşniyara enstitûyê ji parlemana gotû piştîvaniyekî biryarekî derxim ew biryar ra piştîvanî û mehkumkirina şermezarkirina Tirkiye bi tevahiya denga yani yek dengekî muhalif nebû yek kesekî jî bêdeng nebû heta
Hevali Marine Le Pen boyfriend vi ahaftineki baş ser kurda kır yani. Evci parlamenter van bu. Aynı tuşi de senat. Ev ne gerek dure yani eva peş. 2019 bu yani hene bu siyasadı. Yani ev heye hükümetçi ev keme yani naçara ku hesabı ev bike ra geçtiğime piştivaniye kurda bike dve ku em tiştek jbo kurda bike dikarin gelek zedetir bikin ku Kurd bixu yekden bin o zan bin bixwazin temaşayê Ukrayna bikin çawa her rojvan rad bêjin bixwazin em ser vê mijarê bistekinin lê wekî we behs kir salên heştiyan da hinek cara ku serok dihatin guhartin rewşa Kurda li Fransa baş nedibû li neweta de jî wisa bû Macron jî dem jêre lazim bû ta fêm bike ku doza Kurda çi ye niha Le Pen bibe serokê Fransayê dîsa jî pirsgirek çê dibin yanî demjere lazım ku bêjin Kurd çine an jî Le Pen amade Le Pen ji bo gelê Fransa ji bo Avrupa û ji bo dünya derva jî xerabe yani gelek xerabe yani Le Pen weka cureyekî Trump e jar xesarê ku me dema Trump da dît tu demeden nedit yani Trump ne buna yekidin buna euro beşek rojava cerdesi Türkiye ne bu. O aynı vakti yani o dema referanduma Kürdistan ece yani hasar amazın ne buna piştivani Amerika'ydı de. Yar hevidarım ku yani az bavardık ve care ihtimal ekmazına ku Macron cardım behel bijartın. Deja ku yadın ve rahel bijatın de maha şaşada maha Haziran ya Haziran'da da hel bijatın ecbu parlaman hene dubur da jardın kare pranya parlamenteran ji sosyalistan yandın ben partiye de yani partiyeden bejim dönbün uçak yani serok Necvan beji nüfuza ve gerek kemdi be çünkü mühim evet parlaman prani destekli yani bu Kurdaj bu demek ki nezik metrsiya nine siyaseta Fransa'da tanya ku Kurdu karbon yani bername ki van hebe yekden benzer me bu xuçut xazım icar ev kaj bereda yani o keşeme mazın ev bu keşeme mazın ev bu Çarek salan nevedu nehdame Parlaman Avrupa jinek mazın çekir diyaloga Kurdu Avrupa'yı düstet parlamenter bu İcat partiyen me yek bir katın kısa yok kırım mevkir. Daviye da yek rabu go az konservatif Almanım navem Otto von Habsburg'e. Ev neviye imparatorya Avusturya. Go tüşte Kurd xazın gerek makule. O ez baverdikim yani raya geçtiya Avrupa'ya dünya hamu ve piştivani vebim. Tanya tıkayek mecbuheye go diyaloga Kurdu Avrupa baş evra diyaloga Kurdu Kurdji hebe. Bu Kurd bibin dosyaya kudun dünya hamu dosyaya. İcar ev kajı yemeye mevzam çoğabiken. Bele. Raya geçti piştavaniya doza Kurd dike. O li peşniyaza wajî Türkiye mahkum kirinde şaraku çebu. Li her yani hemi partiyan deng li ser da. Li her ew partî berî çend mehekê deng li ser genocide nasandina dozeke Kurdan nedan. Çima bo wê wisa û çima bo wî wisa ye. İcar ew kemasiya parlamenterîne ew grûbekî piçûk heye bi lez û bez müşterokê ve grûbê ra ji gom gana wextê wî ew nîne çünkü karê ewa amade dikin. Dibe yek bi yek hemû grûba ra danişî amade bikî li ser metnê wî çünkü metnê me ew kirin gotin ser navê enstitûyê hatiye tiştekî maqûl e maqliyetê wan zan. İca wan gora xwe tiştek çêkiribû partiye de ne amadım. Nive şeve rabım bir lezu bes. Me gelek ısrar kırd vakti veda. Ama kazancı bu doza Kurdiniye ve rabun çünkü damavani akhatın bu tuazın tişteki bikene. Le kujardan peşniyareki evet parlamanan nuda hem garibden kabul kırne. De seri iş kirdin lazım. Bir yak ber puse gruba bevinen o bu şehir bikin ev bikin. Yani ev net kemasiye ki bu hemberi Kurdin başvur. Ev kemasiya u gruba piçuka ev ya parlamento Fransa ve peşniyarı hanim.
جارنا وساد خەومە مامۆستا کەنداڵ نەزان گەلک سپاس خۆشحاڵ سەرکەوتی. بەڵێ پاکێجی تایبەتی ئەمشەو دیاسپۆرا لەسەر هەڵبژارنەکانی سەرۆکاتی فەڕەنسا بوو لە کاژێرەکانی داهاتوودا گەلی فەڕەنسا بڕیار دەدات کە کێ لە 5 ساڵ داهاتوودا لە کۆشکی ئەلیزێ دەبێ. ئێمەش هەفتەی داهاتوو کە سەرۆکی فەڕەنسا هەڵبژێردراوە دیاسپۆرایەکی نوێتان بە مژاری نوێ پێشکەش دەکەین هێڵی گەرمی دیاسپۆراتان بیر نەچێت لەسەر شاشەیە پەیامەکانتان بنێرن دەنگ بە تێکست تا هەفتەی داهاتوو بێ بەڵام.